سڵاوتان لێ بێوم کاتتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە هەڵخەیەکی دیکەی بەنامەی بەسەرهات بە ئێوەی ئازیز دەگەمەوە لە بەشی دوو هەم لەگەڵ فریا عەلی ئەندامی ڕێخستنە نهێنیەکان بۆ ساڵانی هەفتا و هەشتاکان درێژە بە گفتوگۆکانمان دەدەین. لە بەشی یەکەم لەگەڵ کاکفریا لەسەر زۆر وێزگەوەستین بە تایبەت سەرەتای سەرهەڵدانی با بڵێن ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجەران و لە کەرکووک بە تایبەت ڕۆڵی ئەو کەسایەتیە کەرکووکیانە لە دامەزراندنی کۆمەڵی ڕەنجەران بە تایبەت شەهید ئازاد هەورامیمان زۆر باس کرد. لە مەڵقەیەدا لەسەر چەند وێزگەیەکی دیکەی ڕێخستنە نهێنیەکان و هەروەها لەسەر مێژووی کۆمیتەی ئاگر دەوەستین. مامۆستا بەخێر بیتەوە مامۆستا فریا. بەخێراتی سەر چاوم. لە هەڵقەی پێشوو باسی ئەو خاڵانەمان کرد، بەڵام پێمان خۆش بوو کە وتمان لەم هەڵقەیە لەم بەشەی دیکە لە بەشی دوو هەم هەوڵ دەدەین زیاتر لەسەر ڕێخستنە نهێنیەکان و هەروەها کۆمیتەی ئاگر بۆستی. ڕۆڵی ڕێخستنە نهێنیەکان لەو سەردەمەدا لە سەردەمی سەرهەڵدانەوەی شۆڕشی نوێ لە دوای ساڵی 75 ڕۆڵیان چی بوو لە کەرکووک؟ بەڵێ بەدەیان کادیر و پێشمەرگە ئامادە ئەکرا و ئەچوونە ئەبوونە پێشمەرگە. هەروەها لە ناو شارشە ئێمە برادرمان هەبوو، پەیوەندی بین شار و بین لادێ بوو. وا بزانم سەیارەکە هی یەکێتی بوو، ئەو هی زەلامێتر بوو، بەدەست نەعمان کڵاو قوتیەوە بوو کە لەگەڵ ئامۆزاکەیە هەردووچیان شەهید بوون. زۆر دەورێکی چاچیان هەبوو بۆ پەیوەندیکردن بینی شار و لادێ. هەموو پێویستی مەفرەزەکان ئێمە لە ناو شارە بەهۆی ئەوانەوە دابینمانە کرد و ئەو ئیگەیانێتە جێی مەبەست. بەڵێ ینی بەس کۆمەک بوو یاخود پێشمەرگەشیە گواستەوە؟ حتا پێشمەرگەی ئەگواستەوە کە سوکار پێشمەرگەی ئەبرد ئەهێنا، نامەی ئەهێنا، سیلاح میان پێویست بووایە خاستن جوعبەی پێشمەرگە زۆر قلت بوو. ئەم ئەهات ئێمە دابینمانە کرد لە ناو شارە ئەو ئیگەیانە دەستیان. بەڵێ ئەو سیارێ نازانانی چی بووە ئۆتۆمبیلە؟ پیکا بوو، نازانم لە خەیاڵم نییە. هەنێ برادر هەیە ئەلێ هی یەکێتی بوو، هەنێکیان ئەلێن هی خەڵک بوو. ئەم ئیشی ئەکرد، زۆر مەخلص بوو. خۆی و ئامۆزاکەشی دوایی شەهید بوو. خەڵک دێی کڵاوقت بوو، ناوی سەمیع بوو، هەم برای ژنەکەی بوو هەم ئامۆزاکەی بوو. هەردووچیانش لە بیدایەتی ڕێخستنەکان ئەم دوانە زۆر چالاکانە بوون. ماڵیان هاتە ئازادی شەوان لەوێ ئەو نامانەی کە ئەیهێنا لەوێ بە پێکەوە ئەمان خوێندەوە بزانین داوای چیەکن و چیمان بۆ ئەکرێ لەسەر نامەکان یا نامەکانمانە نووسی. من و محەممەد حەسەن ئەو وەختە لێپرسراوی کۆمیتێ ئاگر بوو، شەوان لە ماڵیان نەخەوتین و هەرچیان پێویست وایە ئێمە ئەمان کرد. باشە ئەو نامانە ینی لەکوێوە ئاهات؟ زیاتر بڵین دەست بە دەست ئەگەیشتە مەفرەزەکان دەوروبەری کەرکووک؟ ئەزانی چۆن بوو ئێمە بێجگەل لە هینەکان مەسەرن لە شۆنی خۆمانەوە مەسەرن ئەو پێشمەرگانەش هەر تحقیقی چیان بووە، هەر زەلامیە بووایەتە پێشمەرگە داوای معلوماتیانە کرد بە زووترین کات. کاک نەعمان شەهید نەعمان ئەیگەیانە ئێمە ئیگوت ئەم شخصە چۆنە ئەوە دێنێ بێتە پێشمەرگە. ئێمەش ئەمان پێیمان ڕائەگەیان کە ئەمە چۆنە و چۆن نییە لە چ بنە ماڵەیەکە. یعنی کاری زۆرتان هەبوو لەو کاتەیە. زانیاریانەتان چۆن کۆ کردەوە لەسەر ئەو کەسە؟ ئاخە ئێمە تقریبەن ئەمەنە ماشەڵە ئەوەنە تەنزیمان زۆر بوو لە هەموو گەڕەچێ، لە هەموو دائیرەیەک، لە هەموو شۆنێک هاوڕێیانی ئێمە هەبوو لە ناو شارە، خاستەن جیلی تازە کە ئەم یەکێتی پەیا بوو. هەمووی دائیرەکان گشتی خواخوایان بوو معلوماتێک بگەێنە ڕیزەکانی ڕێخستنەکان. باشە ئەمانە با بڵێن ئەندامانی ڕێخستنە نهێنیەکان تەنها ئیشیان لە ناو شار بوو یاخودە بوونە پێشمەرگە بوون بە پێشمەرگەتیایان بوو؟ ئەگەر ئامر قەبزیان بووایە ڕووی ئێمە بەرنامەیەکمان هەبوو، هەر سەرمانجێک چێ بەتوانایە چێ خۆی داواەکە ببێتە پێشمەرگە. ئمە کتابمان بۆ یەکرد تەسکیەمانە کرد و ئەبوونە پێشمەرگە.
لە حالاتی پێویستە سێتەکل پێشمەرگیانەویست ئێمە داوامانە کرد چێ بێتە پێشمەرگە کتابمان بۆ تەسکیمان بۆیان نەکردە چوونە بوونە پێشمەرگە خاستن ئەوانەی کە ناویان نەهات بۆ عەسکەری خۆیان تەتەوعن داوایان نەکرد ناچوونە عەسکەریە چوونە بوونە پێشمەرگە. باش ئەوە ژمارەیان زۆر بوو کەم بوو بەڵێ زۆر بوو یعنی ئەتوانم پێت بڵێم ئێمە مەجموعەیەکی ناو ئەم شارە چەندێ موسەقەفەیە زۆربەی لە ڕێخستن بوو زۆربەی ئەوانەی کە مەکتبیان تەواو کرد زۆربەیە ناچوونە عەسکەری هەموویە چوونە شاخ هەمووی داخۆیان داوایان نەکرد. بەڵێ یان کەرکووکەکان ڕۆڵێکی گەورەیان زۆر لە بیدایەتەوە یعنی ئێمە کەرکووک هەر لە ئەساسە ئێمە وەکو خاڵە شەهاب لێرە بوو جارەکەی تری باسمان کرد زۆربەی سەرکردەکان هاتوچۆی کەرکووکیان نەکرد ئێمە شەو و ڕۆژ برادەرمان نەبوو ئیشی بەس لە سیاست ئیشکردن بوو یعنی کار کاسبی نەبوو هەر خەریکی ڕێخستنەکان بوون لەم شار بۆ ئەو شار هەمووی ئاگادار بووین چەندێ حکومەت بوو بەڵام ڕێخستنەکان بنچوونەوانی لە هەموو شوێنێکا هەبوو. باشە لەو ئەندامانی ڕێخستنەکەتان با بڵێن ڕێخستنەکانتان تیاندا بوو کە با بڵێن بوو بێتە پێشمەرگە و دواتر بوو بێتە فەرماندەیەکی ناودار و بەڵێ وا هەروەها تیاندا بووە وا بزانم شەهیدش بوون دواتر لە شاخ. ئێمە لەو برادرانی کەوا لە ناو شارا بوون مثلا شوانی تەنسیق شەهید بیستون عەسکەری شەهید پشتیوان شەهید نجمەدین فاتح شەهید ئەکرەم وەلی ئەکرەم ئەمانە گشتی کولیان تەواو کرد و خۆیان داوایان کرد چوونە شاخ هەروەها کەسانی ڕۆشنبیر بوون هەمووی شەهادەی بەکەلوێریس لە هەندەسە لێ وەکو کاکە ڕەنجە کە بووە مولیری ئیزگا تەواوی کرد چاوشی زەئی بوو بەڵام داوای کرد بێتە پێشمەرگە خۆی و مهندس پۆڵە. کاک فریا چۆن ئەو نهێنی خۆتان ئەپاراست با بڵێن ڕێخستنەکان لەو کاتەیە وا بزانم ڕژێمی بەعز زۆر هەوڵێدا کە دزە بکاتە ناو ئەم ڕێخستنان. بەڵێ ئێمە شێوەی لە پێش دروستکردنی هین هەموو هەوڵێک ئەوە بوو کە نهێنی بپارێزین بە چ شێوەیەک مەسەلەن ئێمە هەمووی پەیوەندی یەک کەسی بوو تۆ ئەگەر یەکێ بگیرایە لە یەکە زیاتر نەیەناسی بەڵام ئێمە ئەمە بووە منهەج هەچ کەسێک مەسەلەن یەک دوو سێ کەسی لەلا بوو بەس ئەو سێ کەسە ئەیان ناسی ئەگەر لە حالەتێکە یەکێ لە خوارەوە بگیرا ئەم دەربچوایەتە دەرەوەدا ئینەکە بۆی ڕێخستنەکە بپارێزێت زۆر ئەمان بوو بەڵام لەگەڵ ئەوەشە حکوومەتی بەعز ڕۆژ بە ڕۆژ لە پەرسەنە نابوو مەسەلەن دایرەی مخابراتی عێراقی ڕۆژوا هەبوو ئێمە ئاگادارە بووین بە چەندەها هەویان لە ناوچە کوردیەکان هی نەکرد تەواوە کرد ئەمن بەجیا ئیستیخبارات بەجیا مەنزومەی عەسکەری بەجیا ئەمانە گشتی سەرچاوی خۆیان هەبوو لە هەموو لادەیەکەیان کرد ئێمە هەموویمان زیاتر کەشفە کرد چەند موامەرەیەک مەسەلەن ڕۆیشتووە لێرەوە چووە بۆ هین پێشمەرگە بکوژێ یا دەگەل لە پێشمەرگە بدا زۆربەیان کەشف بوون بە بوونەی ڕێخستنەکان ئەوە تۆکمە بوون. باشە ئێمە حەزەکەین زیاتر باسی کۆمیتەی ئاگر بکەین کاک فریا. بەڵێ وا بزانم جەنابەت بەرپرسیارەتیت لە کۆمیتەی ئاگر هەبووە لەو سەردەما ئەو سەردەما هەمان بوو بەڵام پێش کۆمیتەی ئاگر حکومەت توانی سێ هەواڵ چوار هەواڵمان لێ بگرێت لە ڕێخستنە نهێنیەکان یەکیان مەلا محەممەد بوو سەرنگومیان کرد و تا ئێستا کەس نەیزانی هیچ ئاعترافێکی نەکرد. دووەم محەممەد حەسەن لێپرسراوی کۆمیتەی ئاگر بوو لە مرحلەیەکە ئەم شخصە سێ مانگ لە ئاعترافی نەکرد لە ژێر دارا بوو هەڵیان واسی دایکیان بەر بۆ تەحقیقەکە بەرامبەری هیچ شتێکی نەبوو ئاخر شت هیچیان دەست نەکەوت موعبەت سجنیان کرد. بەڵێ دەها وەکو مامۆستا مەدحەت
کادیرێکی بە توانای ناو شار بوو مامۆستا بوو لە دەرەوەی کەرکووک لەوێ بە پیلانێک کەشفیان کرد هۆی خۆفرۆشێکە لە لادێەوە کەشفیان کرد و لە ناویاندا هیچ ئاطرافشی نەکرد ناو کەسی نەدا تەنزیم هەروەک خۆی مایەوە کە تەنزیمایەوە ئەمجا کۆمیتێ ئاگر دروست بوو نا کۆمیتێ ئاگر هەبوو کۆمیتێ ئاگر زۆر لە بیدایەتەوە زۆر چالاک بوو زۆر زلامی بەتوانا بوو مەسەرن ئێمە سەمەد حەمەکەریممان هەبوو سەمەد حەمەکەریم لە کۆمیتێ ئاگر بوو ئەم زەلامە هەموو یارمەتی مادی کە سوکاری شەهیدەکانیەدا کە سوکاری سجنەکانیەدا چووە بۆ سجن حتا هەچ کەسێک پێشمەرگەی ژنی بهێنایە ئەمەنە ئیمکانی مادی بە قۆت بوو هاوسەرگیری ئەکرد 1000 دیناری لە جیرفان خۆی ئەدا ئێمە لێمانەسەن ئەماوت فڵان کەس ژن دێنەیە یدەوە 1000 دینار بیبن بووی دوایی ئەوە ئەم هەواڵەمان چۆن تیاچوو وەفیق سامەڕایی لە بەغداوە هاوردی بردی گەیانی هەولێر مقابلەیەکی کرد وەفیق سامەڕایی لەوێ غەڵەتی کردوتی سوپاسی فلان فلانەکەم بۆ خۆی دوای ئەوە ئەوانەیان گرت کاک سەمەد گیرا و عیدامیان کرد باشە ئەی کۆمیتەی ئاگر ئێمە با بڵێن ئەم جیرەی ئێمە لە دوای ئێوە زیاتر یعنی ئەم ڕێخستانەی تەواو جەنابەت باست کرد زیاتر بە کۆمیتەی ئاگر ناسراوە کۆمیتەی ئاگر چی بوو یعنی تاکو ئێستاکە ناوەکەی بە زیندوێتی ماوە کۆمیتێ ئاگر گەلێک چالاک بوو ئێمە لە بیدایەتە ویستمان چالاکی عسکەری لە چالاکی مەدەنی و سیاسیەکە جیاوە کرا دوای ئەوە کۆمیتێ ئاگر حساب بە دەستنیشانکردنی زۆر ئامانج لەوەیە حکوومەتی زۆر دەستبڵاو بوو لە لادیەکانە لەمانە بە ئەمن بە پارە بە ئیستخبارات بە هەمووی لە لادیەکانەوە زۆر شتی لەسەر ئەمان کۆمیتێ ئاگر کەشف کرد دە کەس تقریبن شەهید بوو لە کۆمیتێ ئاگر یەکێکیان کە زۆر چالاکی ناو شاریان کرد یەکیان مەلا محێدین بوو کابرایەکی بە تەمەن بوو زۆر چالاک بوو چاونەترس بوو و هەروەها فەهمی ئەمین ئەوش گەنجێکی بەتوانە خەریجی ڕئیس دائیرە بوو لە ناو کەرکووکە زۆر چالاک بوو بە خۆی و سیارەکەیەوە زۆربەی چالاکیە کرد و هەروەها شەهید فاڕوق شەهید فەرهاد شەهید جەبار شەهید قادر ئەمانە هەموویان بەڕاستی تۆڵەسێن بوون ئەو شەهید قادرە دوو برای شەهید بوو دەمانچەکەی لە قبرستان دانابوو لەسەر سینجی براکەی بردیان وتیان بۆ دەمانچەکەت لێرە داناوە وتی من ئەم دەمانچەیەم لێرە بۆیە داناوە بۆ ئەوی تۆڵەی براکەم لەبرە چاوم بێ و تۆڵەی بسێنمەوە ئەمەنە چالاک بوو بەڵێ دوایی ئەوەی کە کۆمیتەی ئاگر ئەو مەجموعەیە ژیران تقریبن 30 کەس ترش بران بۆ مەحکەمە ئەوانش لەوێ دەیان سەر لەژێر تەعزیبان لە ناودا مەجموعەیە تریان هەمویان جۆرا و جۆر حکم دران 20 ساڵ لەوانەیە کە حکم دران عومەر قادر بوو مام حەمید بوو نەوزاد بابان بوو هێن بوو براکەی دکتۆر سدیق فایق عومەر زۆر چالاک بوو زۆر ڕەسامێکی عالەمیە زۆر ئەحمەد قەمبەر بوو زۆر لەو برادەرانە لە سزنامان و هیچیان شتێوە ئاعترافیان لەسەر کەس نەکرد لەسەر خۆیان ئاعترافیان کرد ئەیانوت ئێمەین سەردار سەعید بوو زۆر بوون ئەوانە ئیستا من ئەگەر ناو هەنێ ناوم لە فکر نەمابێ ماوەکە زۆرە باشە کاک فریا یعنی چی وای کرد کە ڕێخستنەکانی کۆمیتێ ئاگر بەو شێوەیە ئاشکرا بێ وەڵی چی وای کرد لەوانەیە مەسەلەن هەنێ گەنجمان فزولی بوویە
حەزی کرد بۆ خۆی دەرخا ئەمانەش هەبوو بەڵام لە لادیەکانە حزبی بەعز ئەمەنە ڕەجی داکوتی بوو هەموو دەیەک 30 کلاشنکۆفی تەوزیع کرد ئەمانی گشتی پارەیەدا پەیمانگانەیە خەبەریان بۆ هێنا ئەوەی هات شۆی دەرەوەی بکردایە گشتی دیارە ئەمانە هاتن لێرە خەبەریان دەدا دوایی ئێمەش بیناوبین نەشرەمان هەبوو لە ناو شارە فڕێمانەدایە ماڵەکانەوە یا تهدیدی خۆفرۆشمانەکە دەماوت خۆتان مەفرۆشن مەچن بۆ ئینتخاباتێک کە ئیمانتان پێی نییە ئەمانەمان ئەکرد لە ناو شارە بەڵام هەنێک هەبوو خۆفرۆش بوو ئەچوو خەبەرێدا ئێمە نەشرەکەمان فڕێداوتە ناوی ماڵیەوە بەنی سعات چوار فڕێمانداوە بەنی سعات هەشت چاوڕێمانەکرد لە دوورەوە سێرمانە کرد ئەوەی ترسونۆ بۆ چوو وەرەقەکەی هەبر بۆ ئەمن ئەوانە ئەوەنە مستعید نەبوون زۆر کەس بێت بەهانایی میلەتەکەەوە دەردەکان دەرد میلەت بزانێ باشە کاک فریاد لە دوای مانگی دەی 1982 کە با بڵێن ڕێخستنەکانی کۆمیتەی ئاگر دووچاری ئەو نشستیە ئەبێت ئایا ڕێخستنەکان دوای ئەوە دەمێنێتەوە یاخود ئیتر بە جۆرە لە جۆرەکان چۆن ئەبێ با بڵێن لە دوای کۆمیتەی ئاگر دۆخی ڕێخستنە نهێنەکان چۆن ئەبێ لە ناوشار بەڵێ ئەو برادرانە کەشف بوون هەنێکیان بوونە پێشمەرگە زۆرتری دیان لە منطقەی کەرکووک لە شوار و گرمیان و لەم ناوانە ئەبوونە پێشمەرگە زۆر خەڵکە چالاکەکە وازی لە گردن و لەمانە چاومان ناترسا چی بواە گەنج بوو کەس گوێی لێ نادا ماتوڵ ئەدوت میلەت شۆڕشی میلەتە هەمووی لە پێناو میلەتە خۆی ئامادە کرده بوو ئێمە بۆ زۆر کەسمان هەبوو چووە ناو شاخ و ئەهاتشەوە یعنی ئەمەنە چاونەترس بوون بەڵێ باشە لەو ڕێخستانە با بڵێن لە دوای کۆمیتەی ئاگر بەڵێ لەو کەسایەتیانەی کە ڕۆڵیان هەبوو لە مانەوەی ڕێخستنەکان کێ بوون ئەگە ناوتەبیر بێت مامۆستا قادر و مامۆستا شێرزاد و مامۆستا ڕوفیابە ئەمانش مەجموعەیە مامۆستا بوون گەلێ دەورێت چاچیان هەبوو دوای کۆمیتەی ئاگر درێژەیان بە خەباتدا بەڵکو زیاترش لە ناو خەڵکەکەیە بەڵام لەبەر ئەوەی چالاکییان زۆر بە ئاشکرا کرد حکومت هیچ شتێکی لێیان نابینی ئەمانە کەوتونە ژێر چاودێری ئەمن و استخبارات ئەمانە بەدایمە بە دوایانەوە بوون دوایی گردیانیان حتا عفوات بوو گەرە بەریاندە بەڵام ئەمان حکومت قبولی نەکرد ئەمانە بەربن ئەمان زۆر چالاکانە هاتنە دەست دوای کۆمیتەی ئاگر بەڵێ مامۆساچینە لای ناوبڕێ پاش ئەوە حەزەکەم درێژە بە گفتوگۆکانمان بدەینە سەر ڕێخستنەکان لە دوای با بڵێن هەشتاکان و لە کۆتایی هەشتاکان و سەرەتای ڕاپەڕین و کاتی ئەنفالوانە بەڕێزان دەچین لە ناوبڕێک و پاشان درێژە بەم گفتوگۆیە دەدەین. دووبارە سڵاو کاک فریا لە دوای شەهیدکردنی شەهید سیروان تاڵەبانی وا بزانم پلانێکی تۆکمەدا ئەڕێژن بۆ تۆڵەکردنەوە ئەوە چۆنە ئەو پلانە بۆچی شەهید سیروان تاڵەبانی لە شارە زوور لەگەڵ 5 برایە بوو ئەو کاتە دوو برای زامدار بوون توش جیران لەگەڵ حادیسەکەی خۆی خۆشی جەنازەکەی جێمە لە پێشمەرگایی شەهید بوو هاتەوە براکانی لێرە بوون بە زامداری دوایی عفوات بەدریان شوملیانی کرد دەرچوون هات من برادر مناڵیم بوو عمەر و غەریب برادر مناڵیم بوون بەڵێ برای شەهید سروانە هات وتی لە چۆی دەوامت وتم من لە دووزم لە توڕقم ئەگەر ئەتەوێ وەرە لەوێ تەعین تەکەم وتی باشە دێم هات لەوێ تەعینمان کرد لە داقوق تەعینمان کرد وتی دێم بۆ دووز بزانم چۆنە
سێ ڕۆژ بردم بۆ دووست تەختی تێکمان کرد بۆ ئەوەی شاری دووست چۆن بگرین بردمە ناو معمەلەکە ئێمە لە معمەلەکە برادری باش معمەلی قیری تڕق و جسوور بوو لە ناو معمەلەکە دوو برادری باشم لەگەڵا بۆ عادیل عەلی کە ئەندام کۆمیتەیە ئیستا ستار ئەحمەد واحێد ئەوش کابرایەکی پاک بوو لەگەڵمانە لە هینەکە بوو من پشت بەوانم قایمم کرد عمرم برد تەختیتی منطقەی دووزمان کرد ڕەبایەکان دووز و جسرەکەی دووز چەنی ڕەبایی تەیە چەنێ لیواکە لە چۆوەیە مەقەر فەوجەکە لە کوێیە ڕقم فەوجەکە لە ناو نێزک 100 متر لە معمەلەکەەوە دوور بوو شەوی لێ هات جوندەکان گشتی عارقیان نەخوارد و ئاگیان لە دنیا نامە من سێ ڕۆژ کاک عومەرم برد لەوێ تەختیتمان کرد چۆن بتوانین سیارە بنێرین لە قادرکەرەم سیارەکانمان گەڵابەکانمان تایلەندی بوون سایقەکان ئەمان توانی بینێرین بۆ قادرکەرم لە دووزەوە لەو سەرەوە لە دێی خڕوەلی دامان نابوو لەوێ پێشمەرگە ببێ لەوێ لە بێنە بانجا دەکات سیارەکان سوار سیارەکان ببن خۆمان بیان هێنین نەناو معمەل شەو لەوێوە دەست بە هجوومکردن بدەین و دوای تەختیتەکە بەڵام ئەم راپۆرتە کە کاک عومەر بردی دایە دەست نردی بۆ سەرکردایەتی وتیان ئەم هینە زۆر شتێ بەرزە دراسەیەکی قوڵتریە ئەوێ قولی ئەوێ بەڵام جارێ سەبرکەن با بزانین چۆنە بێت چونکە ئێمە کارێ بکەین ڕۆژمان لێ بێتەوە تەیارە زەفەرمان پێ با شەهید دەدەین شەهیدەکانە ترسین زۆر بێ لە ناوچەکە تەختایی دێت بۆیە زۆر ترساین ئاوها ئێمە دامان نەبوو تقریبن 16 ڕەبایە بوو بە شەوێ گشتی بگیرێ حتا شار دووز بۆیە ئەمەش کاک عومەر هینی کرد بۆ ساڵی شەهید سیروان بۆ ساڵیادی شەهید سیروان ئەمە بکەین بەڵام لەولاشەوە خەڵکەکەی دوو زۆر هین بوون چونکە پێشمەرگەیەکیان دیل گرده بوو ڕەمیان کرده بوو هاوردیان لە ناو منەزەمەکەیە لە ناو پیکابەکە بوو هەموو دائیرەکانیان هاورد گشتی سێر ئەو جەنازەیە بکە و سوکایەتی بەو جەنازەیە بکەن ئێمەش ئەوەمان لەدا زۆر پێناخۆش بوو لە ناو شاری دووزە ئاوها سوکایەتی بە جەنازەیەکەکەن ئەیگەرە بە پێشمەرگەیەکەمانە چی بکەن یا بە کە سوکاری پێشمەرگەمانە چی بکەن بەڵێ بەڵێ دواتر کاک فریا لە سەروبەندی ئەنفال طبعاً لە کۆتایی هەشتاکان با بڵێن لە هەشتا پرۆسی ئەنفال بە شەڕی دەست پێ ئەکا پرۆسی ئەنفال چ زەرەر و زیانێکی هەبوو بۆ ڕێخستنەکان با بڵێن بەگشتی و بۆ کەرکووک بە تایبەتی وەڵاهی هینەکە ئەنفال لە پێش ئەوەی ئەنفال ببێ حکومەت سیاسەتی خۆی هەبوو بەرنامەی خاصی هەبوو 190 ئەفواج خەفیفەی داناوە 190 ئەفواج خەفیفە بۆ ئەوەی پێشمەرگە ئەو شاخت جێبێ لەتۆ بێت لێرە مەعاشی بداتێ و کۆنتترۆلی پێشمەرگە بکە بەڵام ئێمە وەکو تەنزیم زۆربەی هینەکان پێشمەرگەکانمانش کرد لە خەفیفە بۆ ئەوی چالاکی بکە یا بۆ ئەوی بتوانێت لە مووقیفەکان ناهین بێ خێرمان ئەدی لە هەرچەنێ خۆفرۆشە ڕئیسیەکان ئەفواج فەوجیان هەبوو فەوجیان بۆ کرابەوە بەناو ئەمن و بەناو ئیستیخبارات و بەناو ئەمانەوە خۆیان سەر بەمانە بوون و جیهازیان ئەدایە مستەشارەکان بڕۆن خەڵک بزانە باس پێشمەرگە چۆنەکەن ئەیان داپیان بە دزیەوە خەڵک باس چییەکە ئەمانیانە کرد بەڵام خەفیفە زۆربەی خۆفرۆشەکانیان مەحدود بوون خراپ نەبوون تا حەدێ من نالێم شتێ باش بوون بە حکومەت دروستیانی کرد بەڵام لە ئاخرا هەمووی تقریبا بۆ ڕاپەڕین ئێمە استفادەمان لێیان کرد هەمووی هاتە دەست بۆ نمونە بەسمەوە بوو ینی بڵێن
یعنی شۆڕش هەوڵیدا سوود ببینێ لەو پیلانانەی کە بەعس لە دژی دایە ڕشت بۆ نمونە لەوانە دروستکردنی فەوجە خەفیفەکانی جاشو ئەمانە با بڵێن. بەڵێ خۆ ئیستا ئێمە گەورەترین مستشار کاکتەبارەت بوو. کاکتەبارەت توانی 13 پێشمەرگە بپارێز دوایی خۆیان ئیدام کرد کە 20 ساڵ بوو بەسی بوو. ئەمەە ڕوحیەتی کوردایەتی تاسیری لێکرد دوایی خەیانەت خۆی پاکەوە کرد لە بەرامبەر ئەو خەڵکە گشتیانی ستر کرد پێشمەرگەی بە چەکەوە ستر کرد گردیانی دووسێ مستەشار بوون گردیانی عەلی حەسەن مەجید ڕمیانی کرد. بەڵام من یەکێ لە براکانی کە ئامر سریە بوو عەبدولخالق لەگەڵ خۆمە لە شۆڕیجە هجوومی کردە سەر مرکز شورتەکەی هێن لەبان مزگەوتەکەی مەلاعابید لەوێ لەگەڵمانە بوو ئەو دەمەوبەیان شەهید بوو کەسمان نەمان تۆ باسی نەوەتوێکەکەی بەڵێ نەوەتویەک ئەمانە کاکفریا حەزەکەم باسی نەوەتوێک بە تایبەت بکەین. بەڵێ لە سەروبەندی با بڵێن ڕاپەڕینی بەهاری ساڵی 1990 بەڵێ ڕێخستنەکان لە کەرکووک چ ڕۆڵێکە گێڕن بۆ ئەوەی کە کەرکووکیش وەک شارەکانی دیکە ئازاد بکرێت. بەڵێ ئێمە ئەوەی من ئاگادار بم تەختیتێک چاندانە لە سەرکردایەتی بەشی ئەسکەری زۆربەی جاش و مستەشار و ئەمانە پەیوەندی بکەن بە شانە چەکدارەکانەوە. ئێمە شانە چەکدارمان هەبوو بەڵێ من زۆربەیان برادرم بوون مەسەلەن لە تپە سیروان جەلال بوو کەماڵ عەجەم بوو ئەو مەجموعەی عەجەمانە زۆر دەوری باشیان هەبوو لە تەپە و لە لای سکە هاتنە دەست لە شۆڕیجە من خۆم یەکێ بووم لەو چەکدارانەی کە لەگەڵ هاتنی پێشمەرگەیە ئێمە توانیمان یارمەتی لەگەڵ پێشمەرگەیە هجوومەکان ناجێح بکەین. شێخ کەریم هات ئێمە چوینە پیریەوە یەکەم هێن هەرچەندێ چەکەکانمان گیرا بوو ڕێخستنەکان مەنع تەجەول بوو دەگەیان لێدرا زۆربەیان ڕەوانەی جنوب کرابوون و تکریت کرابوون بەڵام لەگەڵ ئەوەشا خەڵکەکە هەر گڕوتینی مابوو هەمووی هەڵسا ژن و پیاو هەمووی یارمەتی لەگەڵ پێشمەرگەیە شۆنەکانیان کرد. ئێمە جفرەمان هەبوو ئەو وەختە سدیق ڕەش و سدیق محەممەد هەردووچیان پەیوەندیان جفرەمان هەبوو هاوردی بۆم لە کاگنەوشیروانەوە ژمارەی جفرەکەشیدا پێمان بەڵام چەکەکان بە نسبەت ئێمە لە شۆڕیجە بووین نەگەیشتە دەستمان ئەوان مەنعەتە جەولەکە بوون هەموو جیران زۆربەی ڕێخستنەکان جیران لەسەر ئەوەی کە کووردە گیرێ نەک لەسەر ئەوەی کە وەک ڕێخستن نەگیراوە وەک ڕێخستن نەگیران من تۆ لەو حملەکەی عەلی حەسەن مەجید دەڵێ بەڵێ دوو برام لەوێ گیرا دوو برام گیرا یەکی چامبر بۆ ڕوومادی دوای هێن ڕێکەوتنەکەی جەبهەی کوردستانی و حکوومەت ئەو وەختە لە سجن دەرچوو زۆربەی ڕێخستنەکانمان نەهاتنە دەست ئەوە بوو خەڵکەکە زۆر بوو گیرا ئەوەی کورد بوو لە ناو شارە نێری نەبوو گشتیان گرت ئەوەنە حملەکە هین بوو ڕێخستنەکان بەهۆی ئەو دەستگیرکردنێکەوە عەلی حەسەن مەجید ئەنجامیدا پێشڕاپەڕین بەشێکی زۆریان دەستگیر کران. بەڵێ زۆربەی خاستەن ئەوەی یەکەم وەجبە کە کردی ئیمام قاسم و ئازادی و ئیسکان ئەمە یەکەم وەجبە بوو خەڵکی زۆر ئەلەوەیە گیرا تا نەمانتوانی چەکەکان بێتە دەست. ئێمە حتا ئەو برادرانە هەردوو سدیق ڕەش سدیق بەکر زۆر کابرایە چاونەترس بوو هەموو پەیوەندیەکان ئەو لە ناوچارە بۆ ئێمە کردی
خۆی و سدیق محەممەد هەردووچیان وەخت خۆی من کردویان مەسایق لە تڕوق هاوردو بوو ناو شارەوە ئیشی ڕێخستنیانە کرد هەر پێویستیەک بووایە لەو دەشتانە پێشمەرگەیەک لە ئەنفالەکە لە شۆنێک هین بواە سدی خەبەری بە ئێمە ئەدا ئێمە چارمانە کرد هەر پێشمەرگەیەک لەو دیانە کە ئاسی مابوو ڕێگەی چارەمان بۆی دەستنیشانە کرد بە هۆی ڕێخستنەوە بەڵێ ئێمە لەو کادیرانەی لەفکردم چوو باسی کەم زۆر بەتوانا بوو کە مەسئولیاتی دەرەجەی یەکیان گردبوو بردبوو مامۆستا محەممەد حەسەن و مامۆستا کاکەڕەش کە هەردووچیان زۆر چاو نەترسانە تا ئاخر لەحزە خەباتیان کرد و هیچ کۆڵیان نەدا خوشکەکانی محەممەدش لەگەڵیا لە ڕێخستن بوون ئافرەتی زۆرمان هەبوو لە ڕێخستن بوو زۆر ئینسانی باش مستەقف وەکو هینمان لەگەڵا بوو جیهاد دڵپاک کە کادیرێکی لەسەر خۆ زەلامێکی هونەرمەند بەڵام لەگەڵ ڕێخستنەکانە دایمە شتی پێشکەش ڕێخستنەکان ئەکرد بەڵێ باشە ئەی لەنەوەتەکان لە دوای با بڵێن لە دوای گەڕانەوەی ڕژێمی بەعەز بۆ کەرکووک طبعاً ئیتر هەرێمی کوردستان دروستە بێ با بڵێن سلێمانی و هەولێر و دوهۆک جیابێتەوە کەرکووک لێرە لەژێر دەستی بەعسەمێنێتەوە لە ساڵی نەوەتەکان ڕێخستنەکان جەنابەت هیچ ئاگا لێی بوو یعنی با بڵێن ڕێخستنەکان چی بەسەر هات من ئەو وەختە لە کەرکووک نەمە نەختێ دوورۆ کرام بەڵام هیچ هەیبەتی حکوومەتی بەعس لە ناو شارە شکا لە 91 بەدواوە هیچ حیزبیەک ئەیزانی ڕۆژێک کەرکووک کەرێژی هەیە ڕێخستنەکانش ڕۆژ بە ڕۆژ لە تەشەنەیە بوو هیچ ترسێک نەبوو ئەوەی لێ بە قەومایە بەیانە چووە چمچمان ناوچەی ڕزگار کرا بوو ئەوان لە ئێمە ئەترسان هیچ لە مەسئول حزبیەکان و منطقەکان و ئەمن و ئیستخبارات لە 91 بەدواوە هەیبەتیان شکا کەس حزانی بۆیان ناکەن خۆیانش حزبی بەعس ئەو پارە و سەرفە و هینەیان نەما بیدە بەهۆی حیسارەکەەوە ئەمن و ئیستخبارات هەتا جوندیەکان سواریانەکرد لە ماڵەکان لە ئەمن و ئیستخبارات خواخوای بوو یەکێ بەرتیلێکی بداتێ ماوەی مناڵی سزن بێ بە پارە بەریانەدا نەکرد لەسەر سیاست هەر لەسەر هەرچی وایە ئەوەنە حزبی بەعس لێکەوتە بوو لەنەوەتەکانی تر با بڵێن پێویستی بەوە ناکرد با بڵێن پێویستی بە مجازەفە ناکرد چونکە حزبی بەعس خۆی ئیتر با بڵێن بەهۆی ئەو حیساری کە لەسەر عێراق بوو زەعیف بوو بەڵێ مەبەستەوەیە باشە لە 2003 لە 2023 هەمیسان وابزانام شانەی چەکدار دروستەکراتەوە بۆەوەی کەوا کەرکووک جارێکی دیکە بە پلانێکی تۆکمەتر ئازاد بکرێ جەنابەت هیچ ڕۆڵێکتە بوو لەو پلانە لەو کاتێ ماڵم لە ڕێی بەغدا بوو ئێمە من و ئەحمەد مەحێدین حەمەد تۆڕانی مەشهورە ئێمە شانەی چەکدار بووین لە ڕێی بەغدا ماوەیەک دوور و درێژ لەوێ لە ساڵی چەنەوە لە 2000ەوە ئێمە خۆمان ئامادە ئەکرد چونکە برادرمان هەبوو ئەچوو سەری لە ناوچەکانەدا کە لە ئەنفالەکە جێمابوون مەسەرەن وەکو شەهید سەی جەوهەر لەو دیانە مابوو سەی کەریم لەناو گەرمیانە مابوو ئێمە بە بۆنەی ڕێخستنەکانەوە هەموو ئاگاداری وەزییان بووین هەتا خواردنمان بۆ هەنێکیان ئەگەر بمان ناردمان بگەیشتایەن ناوچەی کردوویە قەدەغا هەمووی ئەمن و ئیستخبارات بوو ئەم ناوچانە بەڵام ئێمە گەیانمان لەو ناوچانە ئەیانتوانی بە هینی مانەوە کوردستانیان جێ نەهێشت یەشیان وەکو سەیجەوهەر سەیجەوهەر سەرکردە بوو کە کوردستانی جێنەهێشت سەی کەریم هەر کوردستانی جێنەهێشت عوسمانی حاجی مەحموود
یعنی با بڵێن لە 2000 ئێوە تر ئامادەسازیتانە کرد ئێمە ئاگاداری ڕێخستن بووین بەڵام کە مەسەلەکەی کوێت و ئەمانە ئەو وەختە شانەی چەکدار بە وەست خۆی شانە چەکدار ئەڕۆی و ئەهات یعنی ئەوەی لەبۆ پێشتر کە لێ حسابمان بۆی ئەکرد کە حزبی بەعز ئەوەنە ئەمنا ئەوەنە ئیستقباراتی بەقۆتەوەن لە 91 بەدواوە هەیبەتی شکا هەیبەتی شکا ڕاستە ئەیویست خەڵک تەرحیل بکە خەڵکەکە بێ ئیش بێکار بوو خەڵکی تەرحیل دەکرد و ئەمانە بەڵام چاوەڕێی پارە ئەگەر پارە دەدایە تەرحیلیش نابووی ئەمەنە احتیاج بوو هینەکانی ئەمن و ئیستیخبارات. بەڵێ لە سەروبەندی با بڵێن ئازادکردنی عێراق بەگشتی لە 2023 ڕێخستنەکان چ ڕۆڵێکە گێڕن بۆ پاراستنی کەرکووک و هەروەها بۆ ئازادکردنی کەرکووک لە 2023 ئێمە سوورەیە دەوری بینی سوورەیە تقریبن لە کەرکووکە لە زۆربەی منطقەکان سوورەیە هەبوو شانەی چەکدارمان هەبوو بە سوورەیاکە خاستەن یەکێتی زۆر شانەی هەبوو مەسەلەن ڕێخستنەکان کاک ڕەمەزان ڕەشید و ئەوان مەجموعەیە بوون برادەرمان بوون زۆر بەتوانا بوون مەسەلەن مام حەمید بە دوو سوورەیاوە گیرا هیچ ئێعترافێکی نەکرد بردیان بۆ ڕەمی کە ڕەمیان بکەن دووسێ برادەرمانیان کە سوورەیەیان لاگرت لە عوزێم ڕەمیانیان کرد زۆر کەستر دکتۆر ڕەمەزان بە سوورەیەوە گیرا بردیان بۆ تکریت ئەو نەگەیشتە ڕەمیکردن لەخوا بە زیادێ ڕزگاری بوو ئێمە توانیمان 5-6 کەس کە لە ناوچە کوردیەکان سوورەیەیان پێبوو کەشف بوون من ماڵم لە ڕێی بەغدا بوو عەلی عومەر و کوڕەکەی هاتن بۆ ماڵ من ماڵم لە ڕێی بەغدا بوو ئەوان برادرم بوون برادر ڕێخستم بوون کەشف بوون هاتن لە ماڵ ئێمە بوون هەتا ئەو ڕۆژەی ڕزگاریان بوو کەرکووک ڕزگاری بوو دوایی پیاوچاکش هەبوو ویستمان چوین تەشەبوسمان پێکرد وتمان هەنێ برادرانمان گیراوە توانی چیمان بۆ بکەی وتی وەڵام محاولە ئەکەین محاولەیان کرد وەڵام زوو حزبی بەعز تاوایەوە وەکو بەفر کەس نەیزانی چۆن تاوایەوە ئێمە ئەگەر ئەو وەختەی کە ڕایان کرد کەرکووچیان جێهێشت ئەگەر بمانویستایە خەڵکی ئەوانەی ڕایە نەکرد لێمان بدایە سەدمان لەو جادەیەی دومیزە کوشت ئێمە شانەی چەکدار بووین محەممەد تۆڕانی و سوورەیەکە لەلای ئەو بوو ئەگەر برادر تر شوان دکتۆر شوان کاکەیمان لەگەڵا بوو سالار ڕەفیقمان لەگەڵا بوو ئەمانە گشتی شانەی چەکدار بوو هەمومان سەر بە یەکێتی بووین بەڵام کاک فریا لە دوای 2023 تقریبان یعنی هێمنی بە کەرکووکەوە پارێزرا ئەوە پلانی یەکێتی بوو یاخود ئەمان یعنی هەوڵیاندا مەسەلەن نەتەوەکان لە یەک نەدرێت چونکە کەرکووک دۆخەکەی چونکە تایبەت بوو ئەگەر بەدەستی حزبی بەعز بووایە شۆڕی جێی تەخت کرد چۆن ئەو من دوای 2023 ئەڵێم لە دوای 2023 لە دوای سەرکەوتنی با بڵێن هێزەکانی ئەو پەیمانان و هەروەها هێزە کوردستانەکان بەسەر ڕژێمی باسا هەوڵ درا یعنی دۆخی کەرکووک بپارێزرێ ئایا ئەوە بە پلان بوو یعنی پێتان نەگەیشت ڕێنمایەکران کە کەی شتێک ڕوونەدا لە بینەتەوەکان بەڵێ یعنی هەتا ئێمە تەختیتەکەمانە ئەوە بوو دائیرەکان بپارێزین خەڵک نەبێت بەڵام کە گەیشتە مەرحەلەیەک فەوزا بوو لە ژێر کۆنتترۆڵی حزبەکانە دەرچوو یعنی خەڵک ئەویست حتا دیوار مەکتەبەکەی ڕوخان با بە بۆی ڕۆخێنی ئەمە نەوەیەکە لەوەی کەوا حەق دەکە ئەوەنە زۆر و بەرامبەر حزبی بەعز بەو شتانە دەریانەکرد ئەومان پێ ناخۆش بوو ئەژینا وەکو یەکێتی لە 50 شۆن سەیتەرە دانرا احتفاز بکەین بە مبتەلەکاتی دەوڵەت سبەی ئێمە دەوڵەت سازیەکەین نەکە هاتوینە
بکەین بەڵام لەگەڵ خەڵکەکە زۆر زەحمەت بوو لەو ڕۆژەیە بتوانی کۆنتترۆلی وەزعەکە بکەی بەهێمنی نەخێر خەڵکەکەش زۆربەی ئاژاوی ئەکرد هەنێک هەبوو وڵا هەمووی نەبوو تەبعاً کاک فریا خۆی با بڵێن بەشێک هینەکە خێری لەو ئاژاوە جێرگەیە هەبوو یعنی شەت نییە کورد بێ لە قەومیەکان ترش ئەو هات لە ناو هینا ئێوت ئەمە فڵان قەومیەیە لێ کوژراوە ئەمە زوڵمە و ئەمە چێ و جەزیرە و عەرەبیە و ئەمانەش هەمووی ئاژاوی ئەم تەلەڤیزۆنانەش ناو شارە خۆ هیچی وەزعەکەیان پێ خۆش نەبوو ئەوانش شتەکانیان گەورەوە زیاتر. بەڵە کاک فریا من لە کۆتای حەزەکەم ئەگەر پەیامێکت ما بێت ئاڕاستەی بکەی. سوپاسان سوپاسی تۆکەم سوپاسی ئەو تیپە ئەەکەم کە لەگەڵتان ئێمە هەرچی بکەین هەرچی خۆشیەک هەبێ لەم شارەیە خوێنی ئەو شەیدانە ناوێت لە بیرکەین ئەمە ڕنج و ماندووبوونی ئەو ڕێخستانەیە ئەو پێشمەرگانەیە ئەو هەواڵانەیە کە ڕۆژگارێکی سەخت بردیانە سەر. بەڵێ زۆر سپاس ماندوومان کردی کاک فریا ماکسەوە تەندروست باش و تەمەندرێژ بیت زۆر سپاس بۆەوە بەڵێ بەڕێزان خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارە لەگە فریا عەلی ئەندامی ڕێخستنە نهێنیەکانی ساڵانی هەفتا و هەشتا و تا نەوەتەکانی 2000ش وەکو خۆی باسی کرد بەردەوام بووە. زۆر سپاس بۆ ئێوە و تا دیدارێکی دیکە لەگەڵ کەسایەتێکی دیکە بەخواتان دەستپێرم خواتان لەگەڵ.